سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. تۆمەتبارکردنی سێ بەندکراوی خەڵکی بۆکان بە ئێفسادۆلفیل ئەرز، بەردەوامی گەڕان بە دوای سێ شاخەوانەکەی گروپی کاویانی نەغەدا، چوونە سەرەوەی ئاماری خۆکوژی بە حەبی برنج لا کرماشان، ناڕزایەتی کادری دەرمانی نەخۆشخانەی خۆمەینی لا جیرۆفت، مانگرتن لە خواردنی دوو معەلمی زیندانی لا شیراز، هۆشداری سەدان چالاکی فەرهەنگی و کرێکاری سەبارەت بە دۆخی عەزیز قاسمزادە، ئۆلۆمپی کۆمەڵی تجاری مەجیدیە لا زاهدان و هێرشی پۆلیسی ئاڵمان بۆ سەرخۆپشاندانی لایەنگرانی فەلەستین. درێژی هەواڵەکان. تۆمەتبارکردنی سێ بەندکراوی خەڵکی بۆکان بە ئێفسادۆلفیل ئەرز. بە پێ راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان، سێ بەندکراوی خەڵکی بۆکان بە ناوەکانی ڕەئوف شێخ معروفی، کامران سوڵتانی و محەممەد فەرەجی بە بێهەبوونی پارێزەر بە تۆمەتی ساختی ئێفسادۆلفیل ئەرز تۆمەتبار و هەڕەشەی ئەعدامیان لێکراوە. ڕەئوف شێخ معروفی، کامران سوڵتانی و محەممەد فەرەجی سێ هاوڵاتی خەڵکی بۆکان کە لە سەردەمی شۆڕەشی ژینا دەست بەسەر کرابوون لە دەستڕاگەیشتن بۆ پارێزەر بێبەش و بە ئێفسادۆلفیل ئەرز مەحکوم کراون. بە وتەی بنەماڵەی ئەو سێ بەندکراوە دەزگای قەزایی وەکیلی تەسخیری بۆیان دابین کردووە، بەڵام نەخۆیان و نە ڕۆڵەکانیان چاویان بەو پارێزەرانە نەکۆتووە. هەروەها ناوەندە ئەمنیەتیەکان لەگەڵ ئازادیە و سێ شارۆمەندە بەدانانی وەسێقە دژایەتیان کردووە. بە پێزانیاریەکان ڕەئوف شێخ معروفی، کامران سوڵتانی و محەممەد فەرەجی بە کوشتنی ماموریکی ڕۆژیم تۆمەتبار و لە ژێرە شکنجەی سەختدا ناچار بەدان پێدانانی زۆرم لێکراون. ڕێزگرتن لە یادی هەمیشە زیندوو هەژار مامخۆسرەوی لە بۆکان. ڕۆژی یەکشەممە 24 بەفرەمبار سا ڕۆژی لە جایکبوونی هەژار مامخۆسرەوی لە شاری بۆکانە و بنەماڵی دادخوازان لە ساری مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. هەژار مامخۆسرەوی کۆسایەکانی مانگی خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕەشی ژینا بە چەقەی ڕاستەوخۆی سەرکوچگەرانی کۆماری ئیسلامی لە شاری بۆکان گیانی لەدەستا. ڕۆژی ڕابردوو بنەماڵی کۆمەڵێک لە گیانبەختکردووانی شاری بۆکان لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. برینداربوونی سێ کۆڵبەر لە سنووری نەوسود. بەیانی یەکشەممە 24 بەفرەمباری 1402 سێ کۆڵبەر بەهۆی هەڵزانی بەرد بەسەریاندا لەلایەن هەنگی مەرزی نەوسودەوە بریندار و ڕەوانێ نەخۆشخانەکران. بە پێ راپۆرتی کۆڵبەر نیوز لە نزیک جادەی دواو هێزەکانی ڕۆژیم بەردیان هەڵداوە بەسەر ئۆتۆمۆبیلی کۆڵبەران لە سنووری نەوسود و بۆ هۆیەوە سێ کۆڵبەر بریندار بوون کە ناسناوی دوو کەسیان بریتیە لە نەوید و ئارەش. بەردەوامی گەڕان بە دوای سێ شاخەوانەکەی گروپی کاویانی نەغەدا. ماوەی چەند ڕۆژێکە کە گەڕان بە دوای سێ شاخەوانە بێسەر و شوێن بووەکەی گروپی شاخەوانی کاویانی نەغەدا بەردەوامە، بەڵام تا ئێستا هۆڵ و گەڕانەکان بێنجام بوون و نەدۆزراونەتەوە. بە پێ دوای زانیاریەکان خەڵکی ناوچەکە تیمەکانی فریا کۆچن لە شاری نەغەدا، شنۆ و گروپە شاخەوانیەکانی نەغەدا، پیران شار، شنۆ، مەهاباد، بۆکان و سەردەشت لە گەڕان بە دوای ئەو سێ شاخەوانەدا بەردەوامن. هەروەها گروپێکی مانگی سوور لە شاری سارانەوە هاتوون بۆ یارمەتی و دۆزینەوەی شاخەوانەکان، بەڵام هەوڵەکان بێیاکان بووە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانیە. جێگە ئاماژەیەکە لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزە جەماوەریەکان و مانگی سوور توانیان دوو شاخەوان بە ناویەکانی مۆبین جسمی و سەلام بەهمەنیار بدۆزنەوە و ڕاگوێزی نەخۆشخانەی شاری شنۆیان کرد. کارزانەوەی ئەمجدەمینی لە ئازادی ئیلاهە محەممەدی و نیلوفەر حامدی. ڕۆژی یەکشەممە 24 بەفرەمبار ئیلاهە محەممەدی و نیلوفەر حامدی دوو ڕۆژنامەوانی ئازادی خواز پاش 17 مانگ بەندکران بە دانانی وەسێقەی 10 ملیار تمەن لە زیندان ئازادکران. ئیلاهە محەممەدی و نیلوفەر حامدی دوو هەواڵێری ڕۆژنامەی شەرق بوون
کە پاش قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی لەگەڵ ئەمجەد ئەمینی باوکی ژینا و توێژیان کرد و راپۆرتێکیان بڵاو کردەوە. ئەو دوو ژنە ئازادی خوازە لەلایەن قازی سەڵەواتی بۆ ماوەی 17 مانگ لە زینداندا بەندکران، بەڵام کۆڵیان نەدا تاکو ڕۆژی ڕابردوو بە دانانی وەسیقەی قورسی 10 میلیارد تمەنی و بە شێوەی کاتی ئازادکران. ئەمجەد ئەمینی و وریا غەفوری لە دوو پەیامی جیاجیادا ئازادی ئەو دوو هەواڵێرەیان پیرۆزبایی کرد و ئەمجەد ئەمینی ڕایگەیاند ئازادیتان بە دوای 400 ڕۆژ زیندانی سەخت و دوور لە بنەماڵە هەموومانی شاد کرد و کاممانی شیرین کرد. شایانی باسە کە سپای پاسداران پاش ئازادی ئەو دوو ڕۆژنامەوانە و تووڕدانی حیجابی ئیجباری لە بەردەم زیندان داوای لە دەستگای قەزایی کردووە پەروەندەی تازەیان بۆ ساس بکات. چوونە سەرەوەی ئەماری خۆکوژی بە حەبی برنج لە کرماشان. بەپێی هەواڵی گەیشتوو لە نەومانگی ڕابردوودا بەلانی کەم 49 کەس لە پارێزگای کرماشان لە ڕێگەی خواردنی حەبی برنجەوە دەستیان داوەتە خۆکوژی. بەڕێوەبەری پزیشکی جادی کرماشان لەو بارەوە ڕایگەیاندووەکە ژاراوی بوون بەهۆی خواردنی حەبی برنج لە پارێزگای کرماشان بووە هۆی گیانەدەستانی 49 کەس. لەو ڕێژەیە 14 کەسیان ژن و 35 کەس پیا بوون. شاینی بەستەکە ساڵی ڕابردوو لەو پارێزگایە 46 کەس 10 ژن و 36 پیا و هەوڵی خۆکوژیان لە ڕێگەی خواردنی حەبی برنجەوەدا بوو، بەڵام ئەمساڵ ئەو ڕێژەیە زیادی کردووە. کۆبوونەوەی لاوانی بێکار و کرێکارانی لەسەر زەرکراو لە ئەهواز. ڕۆژی یەکشەمە 24 بەفرانبار لە کاتی کردنەوەی پێشانگای نەوت لەلایەن بەڕێوەبەرانی شرکەتی مێلی نەوت لە ئەهواز، کۆمەڵێک لە کرێکارانی لەسەر کار دەرکرا و لاوانی بێکار لە بەردەم پێشانگاکە کۆبوونەوە و ئەو بەرپرسەی ڕژیمیان ناچار کرد شوێنەکە جێبێڵێت. بە پێی زانیاریەکان دەیان کرێکاری ناڕازی بە وتنەوەی دروشم ڕێگەیان بە بەڕێوەبەری شرکەتی مەلی نەوتی ئێران گرتووە و پاسەوانەکانی ناچار بوون ئۆتۆمۆبیلەکەی ببەنە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی پێشانگە و لەوێوە هەڵاتون. لاوانی بێکاری ئەهوازی خوازیاری دابینکردنی ئەمکانات و ڕەخساندنی هەلی کاربوون و ڕایان گەیاندکە لە پارێزگایەک ژیان ئەکەن کە سەرچاوەی داهاتی وڵاتە، بەڵام زۆربەی دانیشتوانەکەی لە هەژاریدا دەژین. ناڕزایەتی کادری دەرمانی نەخۆشخانەی خۆمەینی لە جیرۆفت. ڕۆژی یەکشەمە 24 بەفرانبار پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی خۆمەینی جیرۆفت لە ئاز نەجانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی خۆمەینی جیرۆفت ماوەی 6 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. بە وتەی پەرستاران وێڕانەدانی حەقدەست 5 مانگ ئیزافەکاری و کارانەی پەرستاران پەرداخت نەکراوە و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە کێشە و گرفتەکانیان نادەن. جێگای ئاماژەیە کە بەهۆی کۆشکردنی بەرینی پزیشکانی پسپۆڕ و پەرستارانی ئێران بۆ دەروێ وڵات، بەرپرسانی وەزارەتی بەهداشت و دەرمان سەبارەت بە نەبوونی پەرستار و پزیشکی پسپۆڕ لە شارستانەکان هۆشداریان داوە. مانگرتن لە خواردنی دوو معەللیمی زیندانی لە شیراز. بەپێی راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران، دوو معەللیمی بەندکراوی خەڵکی شیراز بە ناوەکانی غۆڵام ڕێزا غۆڵامی کەندازی و ئیرەج ڕاهنەما لە ناڕزایەتی بە ناڕوونی شارەنووسیان دەستیان داوەتە مانگرتن لە خواردن. غۆڵام ڕێزا غۆڵامی کەندازی لە پەیامێکدا ڕایگەیاند کە بە تۆمەتێکی ساختە بە 11 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە لە زێدی خۆی مەحکوم کراوە. هەرچەند قازی لەگەڵ ئازادبوونی بە پێبەندی ئەلکترۆنیکیەوە ڕازامەندی نیشانداوە، بەڵام قبولکردنی ئەو بڕیارە بە واتای قبولکردنی ئەو حکمە نادەتپەروەرانەیە. هەروەها ئیرەج ڕاهنەما لە پەیامێکدا وتوویەتی کە ماوەی 9 ڕۆژە بێتاوان لە زیندانی عادلابادی شیراز بەندکراوە و داوا لە تەواوی هاوکارەکانی دەکات لە ئاز ئەو زوڵمان ناڕزایەتی دەرببڕن. ئەو دوو چالاکە سنفیا ڕایان گەیاندووە کە لە ناڕزایەتی بە سەپاندنی سزای نادات پەروەرانە بەسەریاندا لە ڕۆژی 23 بەفرانبارەوە دەستیان داوەتە مانگرتن لە خواردن و ئەگەر کێشەیەکیان بۆ پێش بێت ئەوە کۆماری ئیسلامی بە بەرپرسیار دەزانن. هۆشداری سەدەن چالاکی فەرهەنگی و کرێکاری سەبارەت بە دۆخی عەزیز قاسمزادە. سەدان چالاکی فەرهەنگی و کرێکاری ڕۆژی یەکشەمە 24 بەفرانبار
لە بەیاننامەیەکدا هۆشداریان بە دەستگای قەزای کۆماری ئیسلامیدا و ڕایانگەیاند کە گیانی عەزیز قاسمزادە لە مەترسی جدیدایە و خوازیاری پێزانی مەرەخەسی دەرمانی یان ئازادی کاتی ئەو چالاکە سنفیە بوون. لە بەیاننامەی 444 چالاکی فەرهەنگی و کرێکاری کە ڕوو لە دادستانی پارێزگای گیلان نووسراوە و شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران ڕۆژی یەکشەمە بڵاوی کردوەتەوە هاتووە بە پێی بڕیاری پزیشک عەزیز قاسمزادە ئەبێ بۆ ماوەی 2 هەفتە لەژێر چاودێری پزیشکی بێت و دووبارە لە تاقیگە ئازمایشی لێ بگرن. بەهۆی بڕیاری دەستگای قەزایی بۆ گەڕانەوەی ئەو چالاکە سنفیە بۆ زیندان گیانی کەوتوەتە مەترسی و داوای ئازادی یان پێدانی مەرەخەسی دەرمانی بۆ دەکەین. عەزیز قاسمزادە لەلایەن لە قیسەی دادگای ئینقلابی ڕەشت بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 1 ساڵ زیندان مەحکوم و 19 خاکەلێوەی ئەمساڵ بۆ زیندانی لاکان گوازرایەوە. بانکشتی چالاکێکی کرێکاری بۆ دادگای ئینقلابی شیراز. ڕۆژی یەکشەممە 24 بەفرانبار دادگای ئینقلابی شیراز محەممەد داوەری چالاکی کرێکاری خەڵکی ئەو شارێ بەمەبەستی جێبەجێکردنی حکمی زیندانەکەی بانکێش کرد. محەممەد داوەری پێشتر لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی شیراز بە سەرۆکایەتی قازی مەحموود ساداتی بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری بە 3 ساڵ زیندانی تەعزیری، قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات، زەوتکردنی پاسپۆرت، قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دوورخستنەوە بۆ شارستانی بەرسیری کرمان مەحکوم کرابوو. ئەو چالاکە کرێکاریە لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام لە بەرژەوەندی نێیارەکانی کۆماری ئیسلامی بە 1 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کراوە. ناوبراو کارناسی ئەندازیاری زانکۆی ئازادی یاستوجوو، خوێندکاری بواری کارناسی ئەرشەدی زانیاری سیاسی زانکۆی گوڵستان بووە و پێشتر چەند جار لەلایەن ناوەنجەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرابوو. پۆڵۆمپی کۆمەڵی تجاری مەجدیە لە زاهدان. بەپێ راپۆرتی حاڵبەش ڕۆژی یەکشەممە 24 بەفرانبار کۆمەڵی تجاری مەجدیە و دوکانەکانی شەقامی مەجدیە زاهزان لەلایەن ئێدارەیە ماکێنەوە پۆڵۆم کراون. بەپێ راپۆرتە ئێدارەیە ماکێن هاوڕێ لەگەڵ هێزە ئینتیزامیەکانی ڕۆژیم بە بیانووی بازرگانیکردنی دوکانەکانی ئەو شەقامە لەگەڵ پەنابەرانی ئەفغانستانی و پاکستانی پۆڵۆم کراون. کاتێک دوکانداران لە ئاز ئەو کردەوە نایاساییە ناڕزایەتیان دەربڕیوە، مامورانی ڕۆژیم ڕایان گەیاندووە حکمی قەزاییان هەیە و ئەبێ لە ڕێگەی دادگاوە بە دوواداچوونی بۆ بکەن. دووە هەواڵ هێرشی پۆلیسی ئەڵمان بۆ سەر خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین. ڕۆژی یەکشەممە 24 بەفرانبار هاوکار لەگەڵ مەراسمی ساڕۆژی تیرۆرکردنی ڕۆزا لۆگزامبۆرگ و کارل لیبکینشت ڕێبەرانی شۆڕشی کرێکاری سپەرتاکوس بەشداربووان بۆ پشتیوانی لە فەلەستین دروشمیان وتەوە، بەڵام پۆلیس هێرشی کردە سەر خۆپیشاندەران و سەرەڕای بریندارکردنی چەند کەس 15 ناڕازی دەست بەسەر کرد. ئەو خۆپیشاندانە کە بە لۆگزامبۆرگ لیبکینشت لێنەی ناسراوە ڕووزاوی گەورەی ساڵانەی ڕێکخراوە کۆمۆنیست و سۆسیالیستەکانی ئەڵمانە و هەر ساڵ هەزاران کەس لە سەرانسەریە وڵاتە تێدا بەشداریەکان بەشداربووان پێکەوە لەسەر مەزاری سۆسیالیستەکان کۆ دەبنەوە و ڕێز لە یادیان دەگرن. ڕۆژی ڕابردوو خۆپیشاندەران بۆ پشتیوانی لە گەلی فەلەستین و مەحکومکردنی جەنایەتەکانی ئیسرائیل دروشمیان بەرز کردەوە، بەڵام پۆلیس هێرشی کردە سەریان و 15 کەسی دەست بەسەر کرد. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.